جەلال مەلەکشا دەڵێت ئەیداد لە پیری چۆن هاتە ماڵم چۆن ئارام ئارام شکاندی باڵم نازانم پیری کەی دای لە دەرگا یاخود کەی جوانی دەستی لێم بەردا پیری ئەو تەمەنەی دەبێت هەموو مرۆڤێک پێیدا تێپەڕ ببێت. سڵاوتان لێبێت هانۆ ئەحمەدم باسی دیاردەیەکی ناشرینی سۆشیال میدیا دەکەم لەسەر کەسانی بەتەمەن. هەندێک کەس بۆ ڤیدیۆ هەندێکی تر بۆ پێکەنین و خۆشی خۆیان کارێکی بێزراوی ناو کۆمەڵگای کوردی ئەنجام دەدەن. ئەویش شکاندنی شکۆی کەسە بەتەمەنەکانە لە ڕێگەی گرتنی ڤیدیۆ و بڵاوکراوەکانیان لە سۆشیال میدیا بە شێوەیەکی گاڵتە ئامێز. دەوترێت لە کۆندا گەنجەکان ڕێزێکی تایبەتیان لە گەورە و بەتەمەنەکان دەگرت، بەڵام ئێستا ئەو ڕێزە وەک پێویست نییە و هەندێک لە مرۆڤەکان لە نێوانیاندا گەنج و هەرزەکارەکان نابەرپرسانە هەڵدەستن بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەکی گاڵتە ئامێز لەسەر بەتەمەنەکان. جا ئەو بەتەمەنە داپیر یاخود باپیر بێت یاخود لە شوێنێکی گشتی چاویان پێدەکەوێت و بە پێکەنین و قسە و گاڵتە و گەپەوە ڤیدیۆیان لەگەڵ دەگرن. ئەو کەسە بەتەمەنەش بە دڵێکی زۆر پاکەوە قسەی بۆ دەکات بێ ئاگالەوەی ئەو ڤیدیۆیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکرێتەوە. ماڵەکە مەڕای کەس نەگەڕاوە خانە شەکی وایە ئەسڵی جوانیش باوکەکەم کاتێک گفتوگۆ لە نێوان گەنجەکە و هاوڵاتیە بەتەمەنەکە تەواو دەبێت. گەنجەکە هەڵدەستێت بە بڵاوکردنەوەی گرتە ڤیدیۆیەکە لە ئەکاونتەکانی کە ئێستا ئەو ڤیدیۆیە بە پلەی یەکەم لە ناو تیکتۆک بەربڵاوە و پاشان لە ئینستاگرام و فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکردنەوەی ئەو گرتە ڤیدیۆیە و بێڕێزیکردن بە کەسانی بەتەمەن گەیشتۆتە ئاستێک کە مردنیشیان دەکرێتە بابەتێکی گاڵتە ئامێز و هەواڵ و ڤیدیۆ کۆمیدی و وێنەی کاریکاتێریان لەسەر دروست دەکەن. ئەو کەسانەی گرتە ڤیدیۆیەکان تۆمار دەکەن ئەو بارودۆخە دەقۆزنەوە کە بەتەمەنەکانی تێدایە کە بەهۆی تەمەنیانەوە ددانیان نامێنێت و توانای دام پێدانانی وشەکانیان نییە و دەربڕینەکانیان باش نییە و هەندێکیان بەباشی ئاگادار نین کەچی دەڵێن. ئەوان ناوی قورس و گرانیان لێ دەپرسن داوا دەکەن کە دووبارەی بکەنەوە بە جۆرێک کە هەندێک لە وشەکان کەسانی بەتەمەن زۆر پێی ئاشنانین و لەو تەمەنەدا تێگەیشتن لە هەندێ بابەتی سەردەمی قورس بۆ ئەوان. بۆ نمونە ناوی یاریزانە بیانیەکان یاخود کفتە و خواردنە فاستفودەکان یاخود وشە ئینگلیزیەکانیان پێ دووبارە دەکەنەوە. ئەوە داکم نییە داکم نییە داکی من کە بەبێ هەستکردن بە بەرپرسیارەتی و بەلایەنی دەرونی و کەسێتی مرۆڤەکان بێ ئەوەی بیر لەوە بکەنەوە ڕۆژێک خۆشیان تاڵەکانی قژیان سپی دەبێت و ڕوخساریان چرج دەبێت و توانای بیستنیان کەم دەبێتەوە بێ ئاگان لەوەی ڕەفتار و هەست و کەوتەکانی ئەمان هۆکارن بۆ ئەوەی نەوەی دوای ئەوان هەمان کردار و ڕەفتار بەرامبەریان ئەنجام بدەنەوە. وەک پێشینان وتویانە لە دەرگای هەر کەسێک بدەی لە دەرگات ئەدەنەوە. لە کۆتاییدا لە یادمان نەچێت ڕۆژانێک گەنج بوون و وەک سوڕی ژیانی هەر مرۆڤێکی تر لە مناڵی بۆ گەنجی و دواتر بۆ پیری و چوونەتە منەوە. ئەوان گەورەیان کردین تۆیان پاراست هەمیشە پێشبیرکردنەوە لە هەر شتێک سەلامەتی و خۆشگوزەرانیان بۆ تۆ ویستووە. پێویستە لەسەر تۆ ئێمە و هەر تاکێکی کۆمەڵگا شکۆی بەتەمەنەکان بپارێزین. ئەوان پێش هەر کەسێکی تر دایک و باوکمانن.